وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، برابر ريزا كان باشترين كلامي خواي پروردگارك لقرآني في روزا أي فرميو باشترين رێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم، خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم هەموو لادانێ لە ڕێبازی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم یا گۆڕینی ئەو ڕێبازە نەکبەتی و سەرلێشێوانە و قوربەسەریە بۆ خاوەنەکانیان هەر لە دنیا سەرگەردانیانەکا و لە ڕۆژی قیامەتیشا ڕوڕەشی دیوانی خوای پەروەردگار ئەبن. برایانی ئەزیز و خۆشەویستم، لە ڕۆژی یەکشەمەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەبێ، بەڵکو ئەتوانم بڵێم هەر لە ئەمڕۆوە ئەو هەڵبژاردنە دەستی پێ ئەکا بە دەنگدانی تایبەت. خۆشەویستەکانم، هەندێک کەس لەوانەیە وا تێبگا کە انتخاب چییە و انتخاباتی پەرلەمان چییە و ئەمە شتێکی زۆر ئاساییە و زۆر بە اعتیادی ئەیگرێ و بگرە زۆرێک لە خەڵکیش احتیمال هەیە هەر نەچن لە قینی هەندێ وەزعەکە دروست بووە وا ئەزانێت تۆڵەکردنەوە یان انتقامکردن لەو حاڵەتانەی کە دروست بووە لە ماوەی چەند ساڵی پێشوە بەوە ئەبێن نەچێ بۆ دەنگدان. حەزەکەم چەند خاڵێکتان بخەمە پێش چاو وەکو ڕێپیشاندەرێک بۆ ئەو مەوزوعە. پەرلەمان بەڕێزان شوێنی یاسادانانە، یعنی یاسای ئەو وڵاتە، قانونەکانی ئەو وڵاتە لە پەرلەمانەوە دیاری ئەکرێ و یاساکان دائەنرێ. خەڵکانێک ئەوە دروستەکەن زۆر جار ئەڵێن کاکە یاسا ئەبێ تەنها لەلایەنی خوای پەروەردگارەوە بێ. بێگومان خۆشەویستەکانم، ئەبێ تەنها شەریعەتی خوا حکم بکە، بەڵام هەندێ وردە یاسا هەیە خوای پەروەردگار یەڵایەتی وەی مرۆڤەکان تایە سەرپشت بن بۆ دانانی، بەڵام بە مەرجێ پێچەوانەی یاسای خوای پەروەردگار نەبێ، پێچەوانەی قورئان و سنەتەکانی پێغەمبەری خوا نەبێ صلى الله عليه وسلم. دەی لە پەرلەمانی کوردستان و زۆربەی پەرلەمانەکانی عالەمی ئیسلامیشا دەقیەک هەیە کە بە هیچ شێوەیەک نابێ یاسا دابنرێت دژی شەریعەتی پیرۆزی ئیسلام. کەوابوو ئەو یاسایانەی کە دائەندرێت لەوێ ئەبێ بە پێی شەریعەتی خوا بێ. ئەگەر بڵێ گوێی نادەنە ئەم دەقەیە، ئێخۆ ئەبێ خەڵکانێک هەبێ لە ناو پەرلەمانە، خەڵکانێک هەبێ گوێ بدەنە ئەو دەقەیە، ئەو نەس و دەقانە ئەبێ بپارێزن و ئەبێ دیفاعی لێ بکەن. کەوابوو پەرلەمان و چوون بۆ پەرلەمان زۆر گرنگە، چونکە جێی یاسادانانە. پەرلەمان شوێنی هەڵبژاردننی سەرۆکی وڵات و سەرۆکی حکوومەت و هەموو کابینەی حکوومەتە. یعنی ئەو پەرلەمانەی کە ئێمە بە اعتیادی ئەزانین و گوێی نادەینێ، لەوێەوە سەرۆکی وڵات هەڵبژێرێ و هەر لەوێشە ڕئیسی حکوومەت، سەرۆکی حکوومەت، یعنی بەو ڕێگایە لە ڕێگای پەرلەمانەوە سەرۆکی حکوومەت هەڵبژێرێ و هەر لەو ڕێگایەشەوە وەزیرەکان دیاری ئەکرێ و پشتی هەر لایەنێکیش دیاری ئەکرێ. لە ڕێگای پەرلەمانەوەیە هەموو وەزارەتەکان کە ژیانی ئێمەی لەسەر ڕاوەستاوە هەمووی لە ڕێگای پەرلەمانەوە ئەکرێ. یعنی پەرلەمانە حکوومەت هەڵبژێرێت، پاشان ئەو حکوومەتەش ئەو وەزارەتانە دیاری ئەکا. کەوابوو هەر لە پەرلەمانەوە بڕیار لەسەر موچە و قووتی ئەو خەڵکە ئەدرێ. گوێ باش بگرن بۆ ئەم قسانە. کارەبا و ئاو، پەروەردە و تەندروستی، بەڵکو کار و کاسبی ناو بازار، بەڵکو ژیانی هەموو خەڵکی لەوێوە بڕیاری لەسەر ئەدرێ. تۆ بڵێ ئەخە دەی پەرلەمان ئیلاقەی چۆن ئیلاقین؟ ئەو حکوومەتەکەی دیاری کردووە، ئەو حکوومەتە دیاریەکە و ئەو حکوومەتەش باقی شتەکانی تر دیاریەکەن. پەیوەندەکانی دەرەوەشمان، حتا نەک تەنها ناوخۆ، بەڵکو پەیوەندەکانی دەرەوەشمان، ئاشتی و شەڕمان لەگەڵ دەوروبەری خۆمانە،
علاقات و پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ تورکیایە لەگەڵ ئێرانە لەگەڵ ئەم وڵاتان هەمووی پەرلەمان لە ڕێگای پەرلەمانەوە ئەبێ تۆ ئەو ئەندام پەرلەمانانە هەڵەبژێری و ئەو ئەندام پەرلەمانانەش ڕئیسی وڵات هەڵەبژێرن و پاشان ڕئیسی حکوومەت هەڵەبژێرن. تەنانەت براکانم مزگەوت و عیبادەتەکانیشمان پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە. خۆ ئەگەر وەزارەتی ئەوقاف بڵێ کاکە وابێ وا نەبێ دەرس نەدرێتەوە دەرس بدرێتەوە لە ناو مزگەوتە، تەنانەت ئەگەر وتی دایشی خەن هەر وەزارەت ئەوقافێکە و ئەویش هەر پەیوەندی بە پەرلەمانەوە و پەرلەمانیش پەیوەندی بە دەنگەکانی ئێمەوە هەیە. کەوا بوو خۆشەویستەکانم دەنگدان بۆ پەرلەمان زۆر زۆر گرنگە. هەر کەسێ لەمە پەشیمانتان ئەکاتەوە دوو کەسە، دوو جۆر کەسە، دوو جۆر کەس سارتان ئەکاتەوە لە پەرلەمان لە دەنگدانی پەرلەمان. دوو جۆر کەس، کەسانێکی نەفام یا کەسانێکی بەکرێگیرەوە. خەڵک سار دەکەنەوە لە دەنگدان، ئیتر بە هەر وەسیلێ ڕێگای ساردکردنەوەی خەڵک زۆر زۆرە. کورە بە 11 کورسی تازە دیاری کراوە، ئێران دیاری کردووە، ئێران و ئەمریکا بەیەکەوە دانیشتن ئێمە لە خۆڕای ڕێندە نەدەین، یعنی ورەی خەڵکی ئەڕۆخێنن بەوەی کەس نەڕوا بۆ دەنگدان. کاکە شتەکە کراوە واللهی براوان نییە، واللهی پەیوەندی بە دەنگەکەی تۆوە هەیە. شتەکە بەو شێوە نییە کە تۆ حاڵی بووی. 33 دانە ساڵە ئێمە چیمان پێ ئەکرێ لەم کوردستانە بە چاک و خراپ، ئەوەی کە دەستمان کەوتووە لە چاکەکان و ئەوەشی کە بەسەرمانە هاتووە لە خراپەکان هەمووی هۆکاری دەنگەکانی خۆمانە. لە 92 کە دەنگماندا و پاشان انتخاباتەکانی تریش کە دەنگماندا ئێمە خۆمان ئەندام پەرلەمانەکانمان هەڵبژار و ئەو ئەندام پەرلەمان و نوێنەرانەی ئێمە هەر یاسایەک شەرعی بێ یان نەشەرعی بێ لە پەرلەمان ئەوان داناوە و حکوومەتەکانیش کە موچەی ئێمەیان دابێ یان خواردوێتیان کارەبایان بکردوێتە 24 سعات یا بەو شێوەیان پێکردووە وەکو ترەفیکلایتی مروری پێ هاتووە. ئەو ئاوەی کە لەم کوردستانە پڕ لە بەرەکەتە، ئەو ئاو خێر و بەرەکەتەی کە هەیە لە وڵاتە ئەوە تا ئاو نییە بخورێتەوە. ئەم ئێمە هاي لەسەر بەحری نەوتەکانمان تورکیا ئیسفادەی لێەکە، وڵاتانی تر ئیسفادەی لێەکەن. معقولە ئێمە نەوتمان نەبوو، نە قەرزاری هیچ وڵاتێک بووین، نە هیچ ئەژیاین و موچەی خۆشمان هەبوو، بەڵام کە بووین بە خاوەنی نەوت بووین بە قەرزاری 33 ملیارد دۆلار. سەی کە چیمان بەسەر هات؟ هەمووی دەنگدانەکەی من و تۆ بوو، هەمووی دەنگدانەکەی من و تۆ بوو، بێ موچەیی بێ کارەبایی بێ ئاوی فەوتانی گەنجەکانمان. ئەو هەموو گەنجەکەشی تەمەنی بۆ 30 ساڵ ئەڕوا زانکۆی تەواو کردەوە مەعهەدی تەواو کردە کەس تاعین ناکرێ ئەکرێ بەس ئەوانەی ژێربەژێر، بەڵام ئەوەی بان خەڵکێکی فەقیری وەکو من و تۆ بە حیاتی بخۆی کوڕەکانی و کچەکانێکیشی دانیشتن و ئاوا نەکرێت کەس دێتە داوای چووکە کەسێ بێتە داوای ئیمکانیاتی هەبێ پارەی هەبێ کەس نییە، کەس تاعین ناکرێ بۆ خۆی کچ دانیشتەوە کوڕیش ناتوانێت ژن بێنێ و کچی دانیشتووە و مەگەر کەسێک تۆزێ خۆی موچەکەی یا ئیشەکەی خۆی باش بتوانێت ژن بۆ کوڕەکەی بێنێ. ئەگیناکەشمان بە خۆمان دانیشتین ئەوەیشی کە تۆزێ غیرەتی بێ هەڵ ئەدا ئەڕوا بۆ ئەوروپا و ئەوروپا لەو ڕێگا ئەخنکی ئەگەر بگاتە ئەوروپا ئەوە حاڵی گەنجەکانمانە گەندەڵی ئەوە ئیشی ناو بازار و کاسبی ناو بازار ئەمە هەمووی خۆ لە خۆ ناتۆ گشتی هۆکاری ئەو دەنگدانەیە کە خۆمان دامانە. بەڵام خۆشەویستەکانم خوای تەعالا هەلی داوە بە ئینسان لە ژیانە، هەل فرسە بە عەرەبی پێوترێ فورسە، بە کوردیش پێوترێ هەل. لەوانەیە ئینسان لە ژیانیا خوای تەعالا لە ژیانیا بۆ بابەتێک بۆ مەسئلەیە یەکجار فرسەتی بێتە بەردەمی، لەوانەیە یەکجار ئەگەر بێتە پێشی. ئیستا لەوانەیە هەر یەکێک لە ئێمە یەکجار لە ژیانیا فرسەتێک هاتەتە بەردەمی هەر چەند هەوڵ بە تازە نایێتەوە دووبارە نایێتەوە، یەکجار فرسەتی لە ژیان تا دێتە بەردەمت، یان لەوانەیە چەند جارێ. ئێستا ئەوانەی گەنجن یەکەم جاریانە، ئێستا ئەوە فرسەتی گۆڕینی ئەم وەزعە هاتەتە بەردەمی تۆ. ئیتر بە عەشرەتایەتی مەخەڵەتێ، بە غەسل دەماغی حزب مەخەڵەتێ، بە ئەمە و قسەی ئەیلا ئەولا ئەمەتان بۆکەین ومەتان بۆکەی مەخەڵەتێ. سەیری حاڵ وەزعی خۆت بکە گەنجەکە. باوکت ترسێنراوە، تۆقێنراوە، مەخەڵەتێ. سەیری وەزعی خۆت بکە، خۆت بڕیاری خۆت بدە لە ژیانی خۆت. باوکت تازە تەواو تەقاعود بووە و ئەوەی تر ژیانی ئەو دەستی لە ژیان شۆردووە، بەس تۆ خۆت بڕیار لەسەر خۆت بدە. بزانە خوای پەروەردگار لە سوورەتی الرعدا لە قورئانی پیرۆزا بڕۆن دوایی تەماشایکەن و قورئان بکەنەوە ئەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای تەعالا هیچ قومێک ناگۆڕێ، ژیانی هیچ قومێک ناگۆڕێ حتا خۆیان نەیگۆڕن. ئەگەر خراپ بن لەسەر خراپی هەر بەردەوام بن، هەر بەردەوام بن واللهی خوا نایگۆڕێ بۆیان بۆ چاک نایگۆڕێ. و ئەگەرش چاک بن ئەوان هەر لەسەر چاکی خۆیان بەردەوام بن واللهی خوای تەعالا نایگۆڕێ بە خراپە بۆیان، خۆیانن کە گۆڕانکاری بەسەر ژیانی خۆیان نادێنن. بۆیە ئەبێت تۆ خۆت ژیان خۆت بگۆڕی،
ئەبێت تۆ خۆت ژیانی خۆت بگۆڕی. ئەمە فرسەتێک هاتەتە بەردەم دوایی لۆمەی خۆت بکە، دوای 3 ڕۆژتر ئەمجا بێژارە والله بەخوا موچە نییە و نازام چی، واللهی من ئەڵێم دەستیان خۆش بی چیت پێەکەن بابیک. ئیتر مەیان بۆ لای من بڵێن مامۆسا بۆ باسی بێ موچەی ناکەی، ئەو ئێمە ڕووی بایکۆتەکەین، هەر کەسێ بایکۆت کە بابێتە لای من بڵێ بایکۆتەکەم ئەمجا. تۆ تا لە بەردەم تا خۆت ئەتوانی هەموو شتێ بگۆڕی، ئەوەی کە ئێستا موچەکەت ناداتی تۆ توانی بگۆڕی. ئیتر چاوەڕێی چی؟ ظروف نەمە باشتر نهاتۆتە بەردەمی تۆ. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فێرمانەکە ئەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين. حديث صحيح پێغەمبەر صلى الله عليه وسلم صحيح بخاري آية ئەفەرمێ مسلمان لە کونیەکە دوو جار پێوە نادرێ، لە کونیەکە دوو جار پێوە نادرێ. کوردی خۆمان پێشینانی کورد خۆمان طبعا زۆر عاقڵ بوون، حەق سەیەکیان کردووە کشتی ئاڵتوو نەبی خەرە سەرسەرد یا لە ئاەت وەرگیراوە یا لە حەدیث وەرگیراوە. وتویانە جاری ئەگەر خەڵەتان مت ئەوە خوا بدگرێ، بەڵام ئەگەر جاری دووهەم خەڵەتان مت ئەوە خوا خۆم بگرێ. یعنی من خۆم عقڵم هەموو جاری ئەخ بەسە ئیدە بەسە عقڵ بە ئەخو خوات یبا بەخوا قابل ئەم دنیاە ئەم کوردستانە حەر تەنها حەویتیایە یە بیگۆڕ بزانم چییە بێت یەک جا بیگۆڕە یە بۆ ئەخەڵەتەی یە بۆ پێشاگی لە هیتە کرد ئێسەکە حەبس دوو جار دڵبڵکیان بۆ لێدا وەرگای تۆم جارێکی تر ڕوویتە سەر بەزمەکەی جاران یەقینە عقڵ ئەوەی پێشەوە 4 ساڵات خەڵەتین. بۆیە ئینسانی مسلمانە بێ عاقڵ بێ. 6 صفەت پێویستە لە هەر کەسێکە کە دەنگی پێدەی 6 صفەت هەبێت لە هەر کەسێکە نەبێ دەنگی پێدەی تۆ گوناحباری. یەکەمیان ئەبێ ئەو کەسە دین پاک بێ، دووهەمیان ئەبێت دڵ پاک بێ، سێیەمیان ئەبێت دەست پاک بێ، چوارەمیان ئەبێت دەم پاک بێ، پێنجەمیان ئەبێت داوێن پاک بێ، شەشەمیان ئەبێت ڕابردوو پاک بێ. دین پاک بێ ئەبێ کەسێکی دیندار بێ بۆ دینی خوا بخاتە سەر سەری خۆی و منهجی خوا بکاتە منهجی ژیانی خۆی. دووهەم ئەبێت دڵی پاک بێ، یعنی کابرایەکی حاقد نەبێ لەبەر خاتر حزب یا لەبەر خاتر عەشرەت تۆڵی خۆی لە خەڵکی تر بکاتەوە. نا ئەبێت دڵ پاک بێ. سبەی ئەگەر ئەم کابرایە بوو بە ئەندامی پەرلەمان یا بوو بە وەزیر یا بوو بە ڕئیسی وڵاتە ئەبێ هەر هەمووی وەک یەک سیرکە، ئەوەی دەنگی پێدا ئەوەی دەنگی پێ نەدا بە یەک چاو سەیری کات، دڵی بەرامبەر بە خەڵک پاک بێ، قینی لە کەس نەبێ. سێیەم ئەبێ دەست پاک بێ، یعنی دز نەبێ، یعنی گەندەڵ نەبێ. ئێبرا من معقولە کابرایەک دزی لێم کرد. ئیسە بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە ئەڕۆینە بازاڕ شتێکە کڕین، ئەڕۆینە مەعرەزی سیارە سیارەیەکە کڕین، ئەڕۆینە مەیدانی حیوانێکە کڕین، کورە ئەڕۆینە لای بەقاڵێک 2 کیلۆ تەماتە ئەکڕین. ئەی ئەگەر کابرا خەڵەتانمانی و هاتینەوە بۆ ماڵ بە خێزانەکەمان وتمان تەماتەکەمان هەڵ خێزانەکەمان وتی ئەوە خوا ئەم تەماتەکەی تەماتەیە تو ئاوتە تۆ چۆن والله ئەمە تەمام فڵانە کەس بانەکەی ئەوە نەجوان بوو. ئەی ئەو سەیرێکی لە ژێرۆت لە بان و زەوقە و لە ژێرۆتەوە کە خراپەکەی بۆ کردەتە ناوی، جارێکی تر ئەچیتۆ بەلایەوە بەقاڵەشت بکڕی، ئەچی تۆ یا ناچی تۆ؟ یبرا بۆ 2 کیلۆ تەماتە ناچی تۆ، ئەی قەینە مەسیری تۆ، حیاتی ماڵەکانت، حیاتی داهاتووی نەوەکەت گشتی لەسەر ئەمە وەستاوە، معقولە تۆ هەر بەخەڵەتی هەر ئەچیتە لای هەمان بەقاڵ. ئەمە ئیتر تاوان لەسەر خۆتە. ئەبێ دەم پاک بێ، یعنی ئەم هەموو جوێن فرۆشیە کە ئەیبینیت لە فەیسبوک و لە شوێنەکانی تر و يعني والله ئینسان قێزی تێتۆ کاتی ئەچێتە سەر فەیسبوک و ئەچێتە سەر کۆمێنتەکان، یعنی ئەم عالەمیانە گشتی فێر جوێن کرد، ئەم عالەمیانە گشتی هەموو گەنجی ئەم وڵاتانە جوێنەدا، زۆر سەیرت تێ ئەم هەموو جوێن فرۆشە، ئەم هەموو دەمپیس ئەمە لەکوێوە هات؟ ئەمە ئیسلام پەروەردەی کرد، مزگەوت پەروەردەی کرد، والله جاری وایە خەڵکی مزگەوتە جوێنەدا. لەوانەیە مامۆساکە 10 جار تا ئێسم حەدیثەی باس کردوێ کە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئیماندار ئەو کەسە نییە کە جوێنەدا، ئیماندار ئەو کەسە نییە کە لەعنەتەکە کە نەفرەتەکە. ئەم هەرەیدا ئێمە کەی کەلکەی وەهێبی خەیتە پەرلەمان، والله ئەمە و هاوێنەی ئەمە نابێ بڕاتە پەرلەمان. ئەبێ ئەو کەسە داوێن پاک بێ. داوێن پاک ئەزانن یعنی چی؟ یعنی بە دوای شتە خراپەکانە نەچێ. ئەی ئەو کەسە بە ئاشکرا شتە خراپەکان کە بەیانی ئەڕوان لە پەرلەمانە یا هەر یاسایەک دژی ئەو شتە خراپانە بێ ئەڕوا و یاسا لەغوە کاتۆ. برای نەخ تەسەورەکەن لە کوردستانی خۆمانە ئەم کوردستانە پاکە کە مەشهور بوو بە پاکی، ئێستا گەڕەک هەیە کاملی فەساد و بێئەخلاقی، گەڕەک کامل یا گەڕەک گشتی فەساد و بێئەخلاق. معقولە ئەمە چی داینە؟ ئەم گەڕەکە چی هێنای؟ کێ دروستی کرد؟ ئایا بێ عاقڵ بین ئێمە بەسە ئیتر و ئەبێ ئەو کەسانە ڕابردوو پاک بن. ڕابردوو ئێمە زۆر جار حەساب بۆ ڕابردوو ناکەین. کەسێک کە خیانەتی کرد لە ڕابردووە ئەی والله ئیسەیش ئەیکا لە داهاتووشە هەر ئەیکا. بۆیە ئەو کەسە ئەیبە کە دەنگی پێدەین ئەبێ کەسێک بێ بیناسی، هەر لە مناریەوە خەڵکی گەڕەکەکەمان بێ بیناسین بزانین کێ. تەسەورەکەن ئێستا لیستی وا هەیە دروست بووە تا ئێستا تۆ نازانینەکانی کێ، دەنگدەرەکانی کێ کە دەنگیان پێ بدرێت، تا ئێستا نازانی کێن. خەڵکانێکی هێناوە
يعني هل هنا في عراق وابو لا برلمانك عراق وابو خلقي ام قرميانا زوري دنگي بكانديدا دابو نيزاني كي يسج ناوي نبي يستبو معقوله تدنگ بي بكسي نزاني كي يعني معقوله يعني تو كوري قرقك يخوت بونمونا خلقي شارك يخوت كسيك الحمو جياني ريكو بيكيا دنگ با اونادي دنگ بكسيك ديك 10 تكت علي يا حزبكت علي كل عيبه حتى كي ما بدو هلبي حسب كاك اگر باريشان بيداي بارك بخو حلال طبيخه جرفان تو دنگي بيمد دنگي بيمد كاك اگر مچك في اداء خو اونايو بانسرتوا تو مچك حلال خوتا مچك هي خوت تو همون مروفيكي ام كردستانه ام يا مچي هبي مچكت ورگرو دنگي بيمد ما دام شايستنيه اگر شايستيه دشمني خينا بانسرمان هر كسي شايستيه من يكم كسي خما بانسرم هر كسي اگر حكمتي دروس كد بو 4 سالي دهاتو اگر ديني ام ملتي باراست جيني ام خلقي باراست كهربائي كرده 24 ساعاتي ها اگر تعيناتي گنج دتي فيها كردوا اگر كاروباري گنج هاتوا عقاري جاري كتراتو سلفي گنجا جني بو گنج بو جن ديني هاتوا خدمتي ام خلقي كرد قيرو قيرتاوي كرد اي دابين كرد ام خلقه وعد بيمن يكم كس اي 5 ام سرمه وخوت انا زان من سر بهيج حزبياني مقنعات بحزبياتي هرنيه من كاتم قسانا كم بس مويه كسي باش البشير اي 5 ام سرمه ي بس كابراد شوار صال من شاوري كم كسي خراب حارتشي بيا برو غندوري وخراب تريبا ي شوار صال تجي هم ربني بيا والله شي والله دعوتك نيك بال 10 رئيس 10 كما دعوتك نيك كره عيبه بوتي كناني عيبه بو كارتي موبايلي عيبه بو 100,000 و 200,000 يكو قلايك ودو قلاو كره بو ملايين دولار حيف انسان ايماني خوي بسوتيني بياني هل ياسايك لو برلماني كردستان درچي ياساي جندر اوي كور بخوازي كچ بخوازي خو محاوله كريا جاري بيشو درچي والله كومله ايماندار لنا برلمان يعني الله خلص يعني الله كريان بهذا ملتي انا قدر كردوا يتروب والحمد لله بياني اگر ياساي كي وادرچ كوركاي من توتي والله باشو كما فلانكس تاوانا كيل خوته لو يكم كسخو بنا احباري يكم كسخو اجري جهنم اسوتيان شو كتو دندابي شاقات لخوت به اقاد لخوت بخوتو عقلته وخواي قورد شاي دابي كسي باش هالبجيرن ما خلطين من لو رجل وجه صعد كستا اسا تلفوني بوم كردوي ما مصات خواشته ايوه تبرا من هتونا ناسم تو كي اي ما مصايت بابا من حق مني من دن ادم بكسيك بزانم بياو شايستيه وخلقي منطقه خومو اي ناسمو لمن عليوا اي ناسمو ازانم اهلي مزقوته ازانم بياوي باشا ازانم اسلام خوازه ازانم بردان لكم خلقايا والله بلا من تاوى واستابي لن بكسي ترادم هركسي كي بالحق ملا حزب ومزب ومشتانني حزب نام خلطيني جالي برا واقاتان لخوتاني برا عزيزه كان يا ربي خوي تعالى بخاتنا وجوانا كان يخوي بمان باريزيو كردستان باريزي اللي خرافه كاران يا رب العالمين يا ربي خوي بخاتنا وجوانا كان يخوي وانا بينك خمان كسي باش بين وقاي كسي باشا بقرين يا ربي خوي لبلاو مصيبات لفتنا ودوبركي وتفريقه ام كردستان بباريزه يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت كاربدساني ام بلاطه هردم كسي باش وداين باك ودم باك ودس باك يا رب العالمين يا ربي خويا رحم بمردو كان من كيشفاين خوش كان من دي امين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون رسالك كريز زورجار ما مسا كان دينا ايش فرقيان هي إبراتون فرقيان كسيك خواننا دز جلد خرافة كاريك أبيني كسيكيش أبيني في عشاء إيمان دارار ولا خوايا إسلامي خوش درك تنازل بويتش تكنادا أما شلون فرق يعني أخذ طول أخوتها غلطين اللي فرقيني والله أو نفرقي أرزو عصمان شنو فرقي أو نفرق يعني والله أجر نرو يقول أحباري شو كم شايتيك أو من دوكس يعني أوليته بردم أرين كاك أم دوانا كام يعني باشر من زمان أنا زور باشر زمان أنا خرافة والله برامني لاقبني يا خرجوني لاقبني برا من دوام لتوك دوك كام يعني باشر منك شقني بدمي والله مني لاقبني خوش تزاني أميان باشا أميان خرافة أبي أبلي إمام جان أميان خرافة ناشك شكت فوتيني أميان كريتي باشك شكتي بري إن شاء الله خسرنا مشايتي حق بدا مسلمان مشايتي حق بدا ويا برزان أو فرسالي ترشم الله دايوك هل يمكن أوزورجا ما مسا قناح باربين نتشين والله برا قناح باربيت أجر نتشي شايتي حق بدا بزاني أجر عقل بريي حقنا حق التابيني تشاكو خراب الديني نروي شاكا كسر خي بسر خرابك يا والله برا قناح باري شونك لا انقراني خرابك لو أنا زور تربن لا انقراني تشاكا كدشتي بيجي والله من حقمي أهلي مزقوتش حقي نبي
ولا بابا آخر ناقي أهلي مزقود كاسي حكينا به آخر برا معقولة ما أهلي مزقود حكينا به أهلي كافة اللي أصل جعد كان حكيان به آخر معقولة أهلي مزقود نشيت بلا هذا ناو حزبك يخود بلا من حق مني بابا لا ناو حزبك يخود يخول ناو حزبك يخود يا أي ماشي يا أي خرابيتي على الأقل نقول لك لا وشافك